دانیشتوین لە باغە جوانەکەی مام ئەمجەد فرێنجی خۆشەویست ئێمە لە سەداوەتی کاکە ئەرکان خۆشناوی بەڕێز ئەو نەوارە بەبوونەی ساڵ و ڕۆژی لەدایکبوونی کاکە ئەرکان خۆشناوی بەڕێز و بەبوونەی چوونە ناو قەفەزی زێڕینی گواستنەوە بۆ کاکە عەمەی مقەدەم مزەفەری خۆشەویست ئەو ئاهەنگە لە بڵواری 6 نۆی ساڵی 2020 پێشکەش دەکرێت بەو برابەڕێز و خۆشەویستە تەشریفی هەیە کاک هاوار خۆشناوی خۆشەویست تەقدیمی دەکەین پێشکەشی دەکەین کامێرەی ڤیدۆ فلیمبەردار کاکە هەڵمەت مەچی خۆشەویست بە نێو باڵەوانی کاکە مشیر تاقانە و بە زەربی کا خالید بەڕێ گۆرانی لەلایەن ساقی شەریفی دەکرێت و بە خزمەتیاندا ئەمە فەرمووت